ئەوانەی ڕۆشنبیرن لە شارە گەورەکانە وەکو تاران و مەشهەد و ئەسفەهان و ئەمانە، یا ئەوانەی مامۆستای جامیعەن و مەراکزی استراتیژیە بن بەڕێوەیان ڕۆژنامەوانن یا کەسانێکی لێ هاتوو زیرەکەن، ئەمانە هەست پێ ئەکەن کە سیستمەکە غەڵەتەکەیتیە، خەلەلەکە لە سیستمەکەیە. هەندێکی تر لە خواروتر ئەوەی موچەی کەمەوە یا تەسەوری وا بوو حکومەتی ڕۆحانی، غەڵەتەکە لە حکومەتی ڕۆحانیایە. ئەجینا مەسەلەن محمودی ئەحمەدی نەژاد بۆیە باشتریە کرد مەسەلەن، بەڵام زۆرینەکەش لە خوارەوە دیسان هەست پێەکە کە مەسەلەکە نانە. ئەنجا دوای ئەوە ئەمان، ئێمە دایمە کە ئەڵێن شۆڕشی نان و ئەمانە، هەم لە باشووری خۆمان و ئەوەی ئێرانی شەروەهایە، لە یەمەنی شەروەها بوو، خەڵک مەحروم بوو، خەڵک نێزانی ملیارات دۆلار عەلی عەبدوڵڵا ساڵح دەستیەکەوێت لە نەوت، خەڵک نێزانی نەوت هەیە لە یەمەنە، تەصدیریشیە کرد، دوایش هەمووی کرد بە قاڵبی ئاڵتون. هەمومان قاڵبە ئاڵتونەکانمان بینی وەختێکە عەلی عەبدوڵڵا ساڵح کوژرا و چوونە سەر جێگاکەی، چۆن لە ژێرزەمینی ئەوێ سەقفەکەیان کون کرد و چوون قاڵوەکان لەیەکی زۆر گەورە. خەڵک شۆڕشی نان و ئەمانی کرد، لەبەرەوە معقول نییە لەم سەردەمی تەکنۆلۆژیە، لەم سەردەمی سەقافەتەیە، لەم سەردەمی وزە زۆریەیە، لەم سەردەمی گەنجی ڕۆشنبیر و بەهیمەت و چاوکراوە کە هەر گەنجێک بگری بەقەدەر وەزیرێکی 50 ساڵ لەمەوە پێش سەقافەتی هەیە و ئیدارە و توانای هەیە. ئەم گەنجە بە مەلاین گەنجی ئاوا هەمووی مەحرومن، هیچ شتێکیان دەست ناکرد. ئەمە شۆڕشی نان و ئەمانە. ئەمان لە تەعبیر، ئەمانی هەبێ بۆی کە تەعبیری کرد نەکوژرێت. لە ئێران ئەمە نەماوە، کابرایکی سونی داما و ئەڵێ باوەڕم بەوە هەیە کە چوار خولەفای ڕاشدین ڕاستن، لە سەرەمەی هاناکرێ. تۆ بۆچی بڕات بە ویلایەتی فەقیه نییە؟ ئەبێ بژڵێ مەرگ بەر زدی ویلایەتی فەقیه، یعنی مەرگ بەر مەزهەبەکەی خۆم. خەڵک ئەوە چەند ساڵە، 37 ساڵە 38 ساڵە خەڵک ئاوا سەرکوو بکرێ. ئەمان بە هیچ شێوەیەک لە ئێرانە نەماوە. ئەو تەعەدودیە و فرەدیدیەی کە هەیە، فرەدیدیەکی خەت و خطوتی خۆیانە. فرەدیدیە هەر لە ناو مەزهەبی ئیمامیە، فرەدیدیشە دیسان لە ناو ئەو کەسانێک کە ویلایەتی فەقیهیان پێ قبوڵ، کەوابوو لە چوارچێوەی سیستمەکە خۆیەتی. محمودی ئەحمەدی نەژاد بڕوا ئەوانەی پێیانڵێن ئیسلاح تەڵەبەکان ئەوان هاتوون، گۆڕانکاریکی جەزری ڕووی نەدا. باشە ئەم جارە خۆ لە بینی ئیسلاح تەڵەبەکان و تونڕەوەکان هەنین. ساڵی 2009 بتانەوە موسەویە و شۆڕشی سەوزەوە هاتۆتە سەر جادە و ئەوە دەستی ئەمریکایەوە یانەوێ سیستمەکە بەو شێوێ بگۆڕن و لەم قسانەی کە کرا. ئێ باشە سە لە ناو تەیاری تونڕەوەکان خۆیان ئەم خەتانە دروست بوو. کەوابوو یەکەم نقطەی نان و ئەمانە خەڵک حەقێتی کە ئەو خۆ پیشاندانانە ئەکا و حەقێتی تووڕەبوونی خۆشی بە هەر شێوەیە کە دەرەبڕێکە سیستمەکە تەزعیفکە یان حکومەتەکە بێنێتە خوارە، حکومەتی ڕۆحانی یا سیستمی ویلایەتی فەقیه یا دیکتاتۆریەتەکەی خامنەئی. خەڵک ئەوە ئەبینێ ئەشێخ و ڕئیسی جمهوری ئەمریکاش، ڕئیس جمهوری ئەمریکایش سەلاحیەتی هەیە لەگەڵ سەلاحیەتەکەی خۆیان حرەکە دەکات. جۆرج بۆش کە بڕیاری شەڕیدا و بڕیاری ئاشتی داوە هەر بەبێ سەلاحیەتی خۆی کردوێتی. ئەشێ هەر ئەم بڕگە قانونە لە ئێرانە هەبێ، هەربێ یەکێک لە ئەخیرا بمێنێتەوە سوڵتەی ئەعلایە بڕیاری شەڕ و ئاشتێکە بەدەست ئەوە، هەروکو کە خامنەئی ئێستا ئەو شتانەی لە دەستایە. بەڵام خەڵکەکە غەیری ئەو سەیرەکاتەوە کە سەلاحیەتەکان ئیشەکان هەمووی ڕاتەوە بۆ وێ. ئەوانەیە بن بە کاندیدی ئەنجومەنی شورا، ئەبێ خامنەئی موافق بێ لە سەریان. ئەوی بە پەلەپیتکەیەک ڕەفزی کردەوە ڕەفز دەبێتەوە مافی ئەوەی نامێنێ. ئەوەشە کە لە کوردستانی ئێمە ڕووەدا. بیرتان دێتەوە لە مؤتەمەرەکانی یەکێتیە 14 معسووم هەبوو جگە لە فواد معسووم، کۆسرەت و بەرهەم و والحاصل ئەو هەموو مەجموعانە حتا جوار فەرمان کۆمەڵک لەوانە هەمووی جەلال تاڵەبانی کردبوونی بە 14 معسوومەکەی شیعە و کتوێمانە لە ئینتیخاباتە ناڕۆننەوە لە لای پارتیش وایە. پارتیش بە هەمان شێوە مەسعود بەرزانی بە پەلەپیتکە سەرکردایەتی لا بردو کە خۆی مرەشەح کردووە. پیاوی کۆنی زەمانی بەرزانی بیدایەتی شۆڕشی ئەیلول ڕەفزی کردو هەر خۆی مرەشەحکە بۆ سەرکردایەتی پارتیان بۆ مەکتەب سیاسی. لەوێش وایە خەڵک بۆ دژی ئەم دیکتاتۆریەتەش بە هەمان شێوەیە کەوا بوو هەندێک هەیە سیستمەکەی پێڕەفزە، هەندێک هەیە حکوومەتەکەی ڕۆحانی پێڕەفزە، هەندێکی کە هەیە
هەر خۆی چۆتە سەر و جادێ و لەبەرەوەی هیچی دەسەڵات نەما لە توانایە نەماوە. ئەو کوردستانی ئێمە شەروەها